والله من ئەم کۆڕنقستانەمە کە مندامە خۆمش کرێچیم لە هەدیقە ئیشەکەم لە کەرکووک جا دێمەوە دوو بەنەکیم جارە دێمە وێرە لە هەنێکش لێوە بم هەنێکش لێرە و لەگەڵ ئومورەکەی گوتجێنین و چوار سەرخێزانین ماڵی ئەمانەش ئاوا بێکەوە ئاربانە شتیان بۆ ئەم کوڕی هێناوە وەڵڵاهی ئاربانەی هەبوو خۆشی لەوە پێش عاتڵ بوو ئەگەڕات پێی لە کۆڵانەکەی خۆمانەوە ئەسوڕای و ساگە لێرە هەبێ مەسەر چێتە ئەڕات و دێ و بەم ناوەیە گشتی پێ ئەسوڕێتەوە بەس خۆمان حەز ناکەین ببینە سەر جادە ئامۆشت لەبەر سیارە و مەیارە تۆزە وەڵڵاهی ئەترۆ خۆی ئێستامە هەموو شتێکی لەسەر ئێمەیە من و دایکی خاستن ششتنی گۆڕینی نان خواردنی دکتۆری هەمووی هە لەسەر ئێمە هەر من و دایکی جا هەموو جا دوعاش ئەوە شەکەین یا ڕەبی خۆی ئەمە بێلیتەوە و لەبەر خاتر ئەم مناڵە نوقستانە ئەم کە مندامە ئەتر خوا ڕەحمکا لێمان و ستا ئەمەی هەبێ مەسەلەن بۆ خۆی دەرەچێت دەرەوە ئەگەڕێ پێی بعضش زۆر شتی بۆ لەسەر ئێمە لادا زۆر شت سپاسی بەرنامەی بەخشینەکە زۆر زۆر ماڵتان ئاوا بێ بەشتان ساغ بێ خێرتان بنووسێ هەر هەمووتان ئەڵای ئەم کوڕ ئەمەنە حەزی لەم عاربانەیە بوو وەک چۆن یەکێک حەز لە ئاخر سیاری مۆدیل ئاخر سیار بکە کە سەرکەوێ ئەمەنە دڵی پێخۆش بوو و تەقریبا منە و کاتەوە لایەوە نووسیمە هەر چەند جار لێ خەوم پێوە بینەوە بە منە لێ کاکە خەوم بە عاربانەوە بینیوە زۆر دڵی بە ئەوە خۆشە زۆر شتش لەسەر ئێمە لادا یانی بۆ خۆی کە بیخینە سەرێتر پێویستی بە ئێمە نابێ پاڵینین بوو بۆم لاوە پاڵینین بۆ لە ماڵتان ئەوە بێ سەد جا ئەوانەشی کە ڕیویانە هەمویان خێریان بنووسێ هەموو بەرنامەکە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ سێتار چارەکەوتوم لەو ئەرزەیە لەوی بەدەست برن بکەن بەخەمتەر عەربانەی بهێنن بمبەن بۆ بازارە بۆ شتێ دەبێ پارم پێوەنێن کەسێکم نییە ئەوە مەکتەبە لە مەکتەبە بۆ خۆم بەخوا دەبێت لە ژوورێ کەوم کەس ناتوانم لە بنندی بێت ناتوانم ببین بە خوارەوە ئەوی بەدارم بێهێن یان ڕاوە یان شکاوە وەڵا کەوتم سێ تارە خاتم شکاوە پلاتینی تێدایە حەو پلاتینەش پلاتینی تێدایە ئێتە بە عیلاج بەندم بەخوا ئازاری هەیە زۆر وەڵا ئەو کەڕوولارەم لەگەرە باوکی ئەو کڕانەیە ئەوی چوار مناڵی هەیە ئەم نیرەوە پێن بەخوا ئێش بەخوا عەربانە شکاوم کاو تۆ بە شکاوی دەینی ئیشی نییە بەخوا 150 معاشی هەیە چی بین بە کارەبا چی بین خۆشم 200,000 هەیە چی بین بە کارەبا چی بین بە ئاو بە قورئان زۆر بێپارەی زۆر بێ دەست کوردی دەستی خۆشی لە بەخشینەکەم ماری ئاوابی فەزار ماری ئاوابی بەخشین فەزار ئاوابی خۆیە بۆ خاتری پێغەمبەر بیان پارێزی ئەگەر دەستی وا هەزار و فەقیرەگرن خۆی لێیان بۆ بابێ خوا دریان باتەوە ئەرێ وەڵڵا بۆ من باشە ئەرێ وەڵڵا کەس پارەم پێوە نانێ کەس نانێ ئەی دەکەوتم ئەی بە قوربانتان بم ئەی خوا لێتان ڕازی بی ئەی خوا بەوەنەتان باتێ لەی خوا بتان پارێزی لێ خوا ماتان ئاواکە وەڵڵاهی مەمنوونم وەڵڵاهی سپاستانەکەم تا دەمرم بەخشین دامی سیارەوە ئەم لێ هات کەوتم کڕەتیش کەوتمە خوار و لە ئیتر پشتم چەند جاری بەغام کرد هەرتیان شکاوە شکاوی کۆنە ئێستا لێ دیارەوەتر لە تاران بۆیان ئەمەلیات کردم نەجاحەتم لێنە ئەوە 12-13 ساڵە بێەوە ئەمەلیاتە ئەم جارە پارنا پێرارمانی یەک چوومەوە بە هیلاکی بردیانم بە تارە هەم بۆی کردنەوە هەر نەجاحەتم نێناوە ئێستش دیسانەوە هەر پلاتینەکە شکاوەتەوە وخاوە وەڵا کاسبکارم نێم و چەش 150,000 بێوەژنانەمە بوو خۆڕم بێ خۆتان بزانەوە 5-6 ساڵە بڕاوە نازانم لەو ئاشوش تا تۆ نازانم لە پێشەوە بزانم بڕاوە سەخت مەناڵێ من شەکرم هەیە و دڵم تەواو نێ و ئاوە هەر ناتوانم لێرە و لای تۆ بڕۆم
بۆ پێداویستی بەو عەرەبانەیە ئەم مناڵەکانم بن و ناتوانم نەچم ئایادەم نەکردو لە پارەوە ئایادەم نەکردووە ئایادەش بۆتەزانی تر ئێوێ بەس سەنتەری شەکرەکە بردووی ئەم کچەم لەگەڵ مێردەکەیا بردویان هێنایانە تۆ بۆ عەرەبانەیە و بەس من زۆر مەمنونی بەرنامەی بەخشینم کامەیان بە من هەدیە بە من ناوە و من کە ناتوانم و بۆ خۆم دەسەڵاتی ئەوم نەبوو بیکڕم و بەکاری بێنم من زۆر سوپاسیەواکەم مەمنونم کامەتان بە من بەخشیوە ئەمە بۆ من زۆر باشە کە بتوانم بۆ خۆم تۆزێ پێ بێمە دەرەوە مامایە 10 ساڵ 12 ساڵە مەگەر بردبێتیانم بۆ سەنتەری شەکرەوە یا بۆ ئایادەیە ئەگەر بە سیارێکی نابێتیان ئالەوێ خستبێتیانە نەو سیارەکە بردبێتیانم ئەینان لەو پەنجەرەوە نەبێ ئاسمانە بینم دنیا نابینم ناتوانم بۆ یەک شوێن بچم